من قوتابی ئومێد خەلیل قوتابی زانکۆی نۆڵەج بەشی شکاری نەخۆشیەکان ئێمەی قوتابیانی زانکۆی نۆڵەج هەستاین بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ منداڵە بەسەرپەرشتیارەکان بە هاوکاری دکتۆر هۆشیار و دکتۆر سەحەر ئەمڕۆ ئێمە سەردانی ئەم شوێنەمان کرد و دڵی گشت منداڵەکانمان خۆش کرد بەگەیاندنی ئەو کۆمەک و هاوکاریانە کە پێک هاتبوون لە کتێب بۆ زانست و زانیاری یاری منداڵانە بۆ ئەو منداڵانەی کە لێرە تەمەنیان لە سەر و 1 ساڵ و 2 ساڵە و هێنانی چەند ئاواز ژەنێک بۆ دڵخۆشکردنیان و وە خودی منداڵەکانیش تەنانەت هاتنە سەر ستێجەکە و گۆرانیان وت و بەهرەکانی خۆیان پیشانماندا. لێرە دەمەوێت زۆر سوپاسی گشت هاوڕێ و گشت قوتابیانی زانکۆی نۆڵەج بکەم کە هەمویان بەیەکەوە هاوکارمان بوون بۆ ئەوەی بتوانین ئەم کارە مرۆڤایەتیە بەجێ بگەینین. سەرەتا بە ڕۆژێکی کولتوری دەستمان پێ کرد و لەم ڕۆژە کولتوریەدا گەیاندمان بە ئێرە. سەرەتا بەخێر بن و سەرەتا بە ڕۆژێکی کولتوری دەستمان پێ کرد کە من و خۆم وەکو شاعر بە شاعر لەگەڵ یان بووم بۆی کۆمەک و هاوکاری کۆ بکەینەوە ئەم ڕۆژەیان بۆ گەشت بکەینەوە بتوانین برینێک لە برینەکانیان ساڕێژ بکەین دەقەیەک لە ژیانیان دڵخۆشیان پێ بدەین من وەکو خۆم توانیم ئەو کۆمەچێک کە بەدەستمان گەشتووە بەشێکی تەرخانکەم بۆ کتێب و هەریەکە بە گوێرەی تەمەنی خۆی و قسەکردن لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان هێنانی میوزیسیان و گۆرانی بێژ بۆ ئێرکانە بۆی لەگەڵمان نابن چکە خۆمان نەزانین لە کۆلێژەکە ئێمە ئەم قسمە نییە هەوڵمان دایدی کۆنتاکتمان لەگەڵ زانکۆکانی ترا هەبێت و لێرکانە ڕۆژێکی وا جوانیان پێشکەشکەین و ماندووبوونی ئێوە ماندووبوونی من زیاتر بوو. سپاس بۆ ئێوە.